مای خۆی گەورە و میهرەبان خۆشەویستان و ئازیزان لە هەر جێگایەکان سڵاوتان لێبێت. من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی مایکی پێیان بە خزمەتی عزیز و خۆشەوی شادەمەوە. ئەمڕۆ باسی یادی ڕاپەڕین دەکەم با بزانم بەشێک لە وڵاتیانی شاری هەولێر دەدوێنم چەندێک لەسەر یادی ڕاپەڕین دڵیان خۆشە و قسەیوان لەسەر یادی ڕاپەڕین چییە؟ ئایا ئامانجەکانی ڕاپەڕین هاتەدی ئەوەی کە خەڵک دەیویست؟ چەندێک ئەو کەسانەی کە بەشدار بوونە لە ڕاپەڕین دڵیان خۆشە و پەشیمان نین لەو یادا. ئێوە لەگەڵمان نابن، من سەرنج و تێڕوانی بەشێ لە وڵاتیانی شاری هەولێر وەردەگرم. فەرموو. چەندت خۆشە لەو یادەی؟ والله راپەڕێن لە هەموو عالەمەشی باش من نەگلەوە من بەس لەو خوای بە زیادی باشە. درت پێ خۆشە؟ ئەدی لەو پێی خۆش نییە. زۆر باشە. ئەدی لە یادی ڕاپەڕین بۆ نمونە با بپرسم، ئێوە ڕاپەڕینتان کرد، ئامانجەکانی ڕاپەڕین هاتەدی؟ بە قورئان ناتوانم ناتوانم بریان نەدەم بەلە هەردوو لایەنە. کویانی هەردوو لایەنە؟ یەکوور آخر ناتوانم برێم ئەگەر برێن ڕاپەڕین ئێستا کە ئازادە خەڵک هەموو ئازادەوەیە یان نەکاکە هەموو دنیا ئازادە. ئەگە برێم ئاژاوە بەخۆ ئاژاوە نییە. خەڵک ئازادە دەبێت هەموو دنیا لێرە دێت چەند ئازادە. ئەدی خەڵک ژیانی چەند خۆشە؟ وەڵی خۆشە. ئەوەی لە ماری خۆی مرتاع هەر مرتاع، ئەوی خراپیش هەر خراپ. بەشێک لە خەڵکی دەڵێن ئێستا بۆ نمونە موچەکانمان دوا دەکەوێت. کورەکاکە موچە هەموو دنیا ئەو هەیە دنیا هەموو دنیا خەتای بەغدای خەتای من نییە. ئەدی خۆ خەتای من نییە. ناوەڵە خەتای من نییە. زینۆ ئەگەر ئەو بنێری ئەتۆ وەرناگری کاکە ئەو نییە خوات لێ دەکەن بەس ئەوە نانێرە. بەشێک لە خەڵکی دەڵێ ئەدی حکومەتی خۆمان لەو موچەدا بینە. ناتوانم من ئەو بڕیار ناتوانم بدەم، ئەوە عادی من نییە. ناوەڵەوە ناتوانم بڕیار بدەین ئەمە. ئەو بڕیارە هی من نییە. ئەو دەمایتر خۆشتر. ئەو ئامانجانەی خەڵک هەبوو لە یادی ڕاپەڕین یان با بڵێن لە ڕاپەڕین خەڵک کۆمەڵک ئامانجی هەبوو هاتەدی؟ نەهاتەدی. ناتەدی؟ ناوەڵ. لەبەر چ ناتەدی؟ وەڵاهی زروف زەمان. پێش ڕاپەڕین خۆشتر بوو یان ئێستا؟ بە قورئان ڕاپەڕین خۆش بوو. خەڵک بەیانی بە درەکی خۆشەوەی کرد. بەس دوایە ئەوەی گۆتمان خەونەکانمان نەهاتەدی. ناوەڵ. دروشمەکە بوو لە ڕاپەڕین دەگوتراوە، دەگوترا دەمی ڕاپەڕینە دەمی ڕاپەڕین هەتاکەی بە سستی و بە پەستی بژین. ئێستا خەڵک بە سستی و بە پەستی دەژی؟ بە قورئان لۆ مادی ئا بەس حوڕیەتی خۆتەوە ئەوەندەیە. ئەگەنا لۆ مادی یعنی خراپین بەڕاستی. خەڵک ماندیە و هیلاکە و بژێوی ژیانی پێیان نابی و ئەوەیە. ئارێوەڵە. پارە پێیان ناوی باسە؟ ناوەڵە پێیان نابی. والله الحمد لله باشم. باسی یادی ڕاپەڕین دەکەین. با بزانم لەو ڕۆژەی چەندت خۆشە؟ والله دلم زۆر خۆشە ڕاستی ئەمە خۆشم ئیرانیمە زۆر وەزیعەت ئێرە پێم خۆشە بە لێرەمە. ئێرە کو دەبینی باشووری کوردستان؟ زۆر جوانە زۆر خۆشە زۆر ئارێوەڵا زۆر ئارێوڵا زۆرشم پێ خۆشە کە لێرە دانیشتمە چاو لەو جماعەتە کوردستانی دەکەم زۆر دلم پێکرایتەوە. بە سەفەر هاتییان لە مێژە لێرەی؟ وڵا بە سەفەر هاتوومە. بەڵێ. جیاوازی ئێرە و ڕۆژهەڵاتی کوردستان لە ڕووی ئازادیەوە چۆنە؟ ئازادی ئێرە خۆشترە. ئارێ وەڵا زۆر ئازادترین زۆرشم پێ خۆشە کە ئازادی هەیە لێرە دڵم زۆر خۆشە لێرە. ئارێ وەڵا سپاست دەکەم. لە یادی ڕاپەڕیندا دەپرسم خەڵک بۆچی ڕاپەڕینی کرد؟ ئایا ئامانجەکانی ڕاپەڕین هاتەدی؟ بەتاکیت خەڵک ڕاپەڕینی کرد بۆ بەدەستێنانی ئازادی. ئازادێکەش تا ڕادەیەک بەدەست هاتووە. خەڵک ئازادە خەڵکە سۆڕێتەوە خەڵک شکارێ بەس ئێستا مەحالێن لە زروفێکین بە هەموو حیزبەکانەوە دەستیان لە ڕێ ئەو میلەتە ناوە و ناگەنەیەک و ڕێک ناکەون و ئەژینا بەعام بەڵێ ڕاپەڕین شتێکی باش بوو شتێکی بەرهەمێکی باش بوو دەستکەوتێکی باش بوو ئازادێکی بەدەستێنا و ڕاپەڕینتە نابوو ئازادی بوو لە خەتی ڕئیسی بەڵێ ئەرەوڵا دەگوتری ئەوانەی کە ڕاپەڕینیان کرد بۆ ئەوە بوو کە بە خۆیان حکمی خۆیان بکەن خەڵک بە خۆی
حکمی خۆی بکاتن لە ژێر ستەمی ڕژێمی بەعز نەجاتی بی ئێستا بە خۆمان دەتوانین خۆمان بەڕێوە ببین ئەمان توانی بەسیتر سروفە ینی ئێستا ئێستا بە ئەم خەڵک ناوەڵا ناتوانێت خۆی وەکو بێست بەڕێوەبەرێ بەڵام بەڵێ بۆمان کرد کە ئازادی بێ و کە بتوانین ژیانێکی ئاسوودە و ئازادانە بژین بەڵام بەنسبەت خودی خەڵکو و ژیانێکی ئاسوودە بۆ خەڵک لە ڕووی داراییەوە ئێستا لە وەزێکی خراپە ئیشەڵا چاکە بێ ئیشەڵا هەمویان گەنەیەک ئەوان لەسەرەوە یەکن بەس ئەوەی کە یەک نییە میلەتە ئەوەی کە ڕاپەڕێنیشی کرد هەر میلەتە ئەوەی کە ئیشی کاتەوە هەر میلەتە خۆ دەڵێ خەڵک ڕاپەڕینی کرد میلەت ڕاپەڕینی کرد بۆچی خەڵک دەبێ ئاوەش لە ژیانێکی تاڵ بژی تامان نابێ وابێ بەسیتر بۆ وایە ئەوە لە سەرکردەکان پرسە لە خەڵکیش خۆی برسە چکە هەر خەڵک خۆشی ڕاپەڕینی کرد خەڵکیش خۆی بۆ وەسع ڕازی ئێستا هاتدی بڕایت و تا هذه لو يزاتر باش لو حيبينيا لو أو اشتكي بدات بحيبينيا ئەوەی بەدەستبی أو يشتكي بدات بحيبينيا لو خەڵکی هەژار خەڵکی فەقیر ولا فاكر لو قديم دانكو صورش بو قلب وقلبو تهردان أو هيا ويا بۆچی خەڵک ڕاپەڕینی کرد ئامانجەکانی ڕاپەڕینە هاتەدی والله نعم من ناقر خو من حكمتني ما دون هاتدي خەڵک بۆچی ڕاپەڕینی کرد ولا رابرني لو تكر قوتان لو خوشي بويا ونيا خلو أوي نبو بوو لو خوشي نبو لو أوي نبو خو ببيت ما قام عاشق بدري خوشمان ندید چما خوشمان دید چما خوش دید ئەوەندە خۆشیمان دیت ئەوەندە ئەو ڕژەم پیسەمە لەسەر لاکەت و خەڵک ئەو کات چۆن دەژیان والله ئەو دەمای ڕەفاهەیەت بوو بەس چ بوو یعنی عوریەتی نەبوو عوریەت نەبوو ئێستا ئازادی هەیە خەڵک دەتوانێت بە ئازادی خۆی قسە بکە بەڵێ دەتوانی و ناتوانانی ئێگە بە ئازادی نەبێت توانانی ئێستا لێر لەگە مقابلێ بکەی چەندە خەڵک ئێستا ژیانی خۆشە والله هەندێکی خۆشە و هەندێکی ناخۆشە ئەو جاوەی فەقیرە ژیانی ناخۆشە ئەوی دەوروبەندە شەو ڕەفاهەتەوە بەگشتی ئێستا موچە خۆران فەرمانبەران چەندە دۆخی ژیانیان خۆشە و چەندێک دڵیان خۆشە لەم بارودۆخە وڵی ئەمن مۆزەف نیمە دابزانم مۆزەف باری کووە خەڵک بەگشتی چەند دڵخۆشە کە دەبینی یادی ڕاپەڕینە والله برێم چێ والله دەبیەوە بپرسی لە خەڵک بزانی چەند دڵیان خۆشە چەند دڵت خۆشە والله ئەم زۆر دڵم خۆشە لەبەر ئەوەی دڵم خۆشە ئەمن یعنی لەسەر ئەو جەور و زەفایمە لەسەر لاکەت کە بەعس لە سەرمانی دەکرد زان و خۆشەویستان لەم بازاڕە زۆر سوڕامەوە تاوکو سەرنج و تێڕوانی بەشێ لە خەڵکی وەربگرم لەسەر یادی ڕاپەڕین بەشێکیان دەیانگوت کراوی خۆمان گرتیە بانەی با لێمان گەڕێ هەندێکی دیکە دەیانگوت کاکە عیبمان نییە تووشی کێشەمان مەکە ئەمن دەپرسم لە یادی ڕاپەڕین بۆچی خەڵک ناتوانێ یان نایەوێ باسی یادی ڕاپەڕیم کات و قسە بکاتن تا پرۆگرامێکی دیکە هەمووتان بەخوای گەور دەسپێرم هەر شاد و کامەران بن خواتان لەگەڵ